دووپاتبوونەوەی شکستی سایگۆن لە کابۆل. بەرەبەیانی ڕۆژی دووشەمە تەرمیناڵی فڕۆکەخانەی نێونەتەوەیی کابۆل شایەدی وروژمی هەزاران کەس بە مەبەستی ڕاکردن لە کابۆل بوو. ئەم کەسانە زۆربەیان بەهۆی هاوکاری لەگەڵ هێزەکانی ئامریکا لە مەترسی تۆڵەسەندنەوەی هێزەکانی تاڵەباندا بوون. بایدێن بەڵێنی دابووکە بە نزیکەی 20,000 کەسیان ویزای چوون بۆ ئەمریکا بدات. سەربازانی ئەمریکایی پاش لێکەڵبوشانی دەوڵەتی ئەفغانستان کۆنتڕۆڵی فڕۆکەخانەی کابۆلیان بەدەستەوە گرتووە تا بارودۆخی چوونە دەرەوەی دیپلۆماتەکان و کەسانی بیانی لە ئەفغانستان دابین بکەن. سەربازان بەرەو ڕووی ئەم خەڵکە تەقەیان کرد و بەهۆیەوە لانیکەم 10 کەس گیانیان لەدەستا. دووربینی تەلەڤیزیۆنەکان وێنەی دڵتەزێنی ئەو خەڵکەیان نیشان دەدا کە لە هەوڵی ئەوەدا بوون خۆ بە فڕۆکەی نیزامی ئەمریکاوە هەڵواسن کە لەسەر باندی فڕۆکەخانەکە ئامادەی حرەکەت دەبوو. دووربینەکان لانیکەم وێنەی 2 کەسیان تۆمار کردووە کە لە ئاسمانەوە کەوتونەتە خوارەوە. هەر بەم بۆنەوە تۆڕە کۆمەڵایەتیەکان 2 وێنەیان بەهۆی هاوشێوەیی سەرسوورهێنەریان لە پەنا یەکتری دانا. یەکەم وێنەی دوایین ساتەکانی هەڵاتنی هێزەکانی ئەمریکا لە ڤیێتنام لە ڕۆژی 30 ئاڤریلی 1975 و دووهەم وێنەی ڕۆژی دووشەممە 17 ئوتی 2021 لە فڕۆکەخانەی کابۆل. لە ساڵی 1955 ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەستیدایە شەڕێکی خوێناوی جەنایەتکارانە لە ڤیێتنام و 20 ساڵ دواتر بە قبوڵکردنی شکستێکی سەرشۆڕانە لە وڵاتێکی چکۆلە و هەژار لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا بەدانی 58,000 کوشتە لە هێزەکانی ئەمریکا و کوشتاری پتر لە 1,100,000 کەس لە خەڵکی خەباتکار و خۆڕاگری ڤیێتنام ناچار بوو شکستی خۆی لەم شەڕەدا قبوڵ بکات. ڤیێت کۆنگەکان واتە هێزەکانی بەرەی ئازادی بەخشی ڤیێتنام بەڕێبەری حیزبی کۆمۆنیست و هوشیمین لە پشتیوانی بەرینی بیرۆڕای گشتی جیهان بەهرەمەند بوون. لەگەڵ پەرەسەندنی ناڕەزایەتی لە ناوخۆی وڵاتی ئەمریکا چوونەسەرەوەی بەردەوامی ژمارەی کوژا و بریندارەکان چوونەسەرەوەی هەزینەی سەرسوورهێنەری شەڕ و پەراوێزکران و محکومکرانی ئەمریکا لە ئاستی جیهانیدا دەوڵەتی ئەمریکا پاش 20 ساڵ بەسەر لێ شێواویەوە هێزەکانی خۆی لە سایگۆن هێنایە دەر. لە ساڵی 2001 و پاش هێرشی گروپی تێرۆریستی ئەلقاعیدە بۆ سەر بیناکانی ناوەندی تیجارەتی جیهانی و پێنتاگۆن بە فەرمانی جۆرج بوش ئەرتەشی ئەمریکا دژ بە حکوومەتی تاڵەبان لە ئەفغانستان چووە ناو شەڕەوە. ڕێک 20 ساڵ دواتر ناچار بوون سێناریۆی سایگۆن بەڵام ئەم جارەیان لە شاری کابۆل دووپات بکەنەوە. بیانووی ئەمریکا بۆ شەڕ لەگەڵ ڤیێتنام دفاع لە حکوومەتی کارتۆنی و هاوپەیمانی خۆی لە ڤیێتنامی باشوور ڕێگی لە پەرەسەندنی کۆمۆنیسم و کەوتنە مەترسی بەرژەوەندەکانی ئەمریکا لە وڵاتانی وەک ڤیێتنام، لاوس و کامبۆج بوو. هەر وەک چۆن لە شەڕی داگیرکەرانەی ئەمریکا لە ڤیێتنام ئەرتەشی ئەمریکا نەیتوانی دەوڵەتی دەستنیشاندەی خۆی لەم وڵاتە سەرەڕای هەموو هەزینەیەک بپارێزێ، دەوڵەتە سەرسپێدراوەکەشی لە ئەفغانستان تووشی هەر ئەم چارەنووسە کرد. خەڵکی تێکۆشەر و خەباتکاری ڤیێتنام توانیان یەکگرتوویی باشوور و باکووری ڤیێتنام وەدی بێن و بەقەد توانای خۆیان هەوڵیاندا ئەم وڵاتە کە لە وێرانەیەک زیاتر نەبوو ئاوەدان بکەنەوە. بەڵام چوونە دەرەوەی ئەمریکا لە ئەفغانستان بوو بەهۆی بەدەسەڵات گەیشتنی دووبارەی تاڵەبان، واتە هێزێک کە کەوتۆتە بەر نەفرەتی کۆمەڵگەی جیهانیەوە. ئەم ڕووداوە دەتوانێت وڵاتی ئەفغانستان بەدەیان ساڵ بگەڕێنێتە دواوە. ژنان، ڕۆژنامەوانان، میدیای ئازاد، کەمینەنەتەوەیی و مەسهەبیەکان، داهێنان و پێشکەوتن، پەروەردە و بارهێنان هەر هەمویان دەبنە قوربانی بەدەسەڵات گەیشتنەوەی تاڵەبان. سەدان هەزار ئاوارەی دیکە بە جەمعیەتی 2.5 ملیۆن ئاوارەکانی ئەفغانستان زیاد دەبێت و بۆ چەندومین جار خەڵکی بێبەش و ستەملێکراوی ئەفغانستان مەحکوم بە تەحملی تراژیدیەکی ئینسانی دەبن. ئەگەرچی حکوومەتە گەندەڵ و بێکفایەتەکانی حامد کەرزای و ئەشرەف غەنی نەیانتوانی ئاواتەکانی خەڵکی ئەفغانستان وەدی بێن و خۆشیان تا ڕادەیەک بەرپرسی بەدەسەڵات گەیشتنی تاڵەبانن،
بەڵام هاتنە سەرکاری تاڵەبان لە ئاکامی شکستی ئەمریکا لە وڵاتە مەترسی و هەڕەشەیەکی جددیە بۆ خەڵکی ناوچەکە و فاکتۆرێکە بۆ بەهێزبوونی ڕەوتە کۆنەپەرستە ئیسلامیەکان لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. خەڵکی ئێران و کوردستان کە لە ماوەی 4 دەیەی ڕابردوودا ژیان لەژێر دەسەڵاتی ئیسلامی ویلایەتی فەقهی شیعەیان تەجروبە کردووە، دەتوانن بیهێننە بەرچاوکە ئیماراتی ئیسلامی تاڵەبان چە بەڵایەک بەسەر خەڵکی ئەفغانستان دێنێت. ئەمریکا و هاوپەیمانانی لە ئەفغانستان حکوومەتی کۆنەپەرستی پاکستان و بەندە گەندەڵە دەسەڵاتدارەکان لە ئەفغانستان بەرپرسی سەرەکی سەرکەوتنی تاڵەبانن. بەڵام بێگومان شادی و سەمای تاڵەبان و شەریکەکانی زۆر ناخێنێ و جەماوەری خەباتکاری ئەفغانستان بە ئەزموونی زۆر زیاترەوە و بەناسینی ڕوونتری دەسەڵاتە جیهانیەکان بەسەر ترس و بێهیوایی خۆیاندا زاڵ دەبن و پشتیان لەژێر باری ئەم شکستە گەورەیەدا کە لەلایەن هێزەکانی ناوخۆ و دەرەوە بەسەریاندا سەپاوە ڕاست دەکەنەوە.